16 ئۆکتۆبەر ناوێکی داتاشراو لە بری لێکەوتەکانی ڕیفراندۆم بە مەبەستی تۆمەتبەخشینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. وەڵی من وەک پێشمەرگەیەک من لە بەرەکانی جەنگ بووم لە فلکەی حەویجە و مەلا عەبدوڵڵاەوە هەشتی شعبی هجومی کردە سەر فەرماندەی کەرکووک و هێزی پێشمەرگە بە چەکی قورس. ئێمە چەکی وامان نییە. سەرەتا ئەگەر بمانەوێت قسە لەسەر 16 ئۆکتۆبەر بکەین هەرگیز ناتوانین باس بدەین بەسەر ڕێکەوتنەکەی تەمموزی ساڵی 2016 نێوان وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگەی هەرێمدا کە لەلایەن هەرێمەوە کەریم سنجاری وەزیری پێشمەرگە بە وەکالەت و لەلایەن حکوومەتی عێراقەوە وەزیری بەرگری بە چاودێری و ئامادەبوونی خودی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێم و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم و فەرماندەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئیمزاکرا. ناوەڕۆکی ڕێکەوتنەکە جەختکردنەوەی لەسەر هاوکاریکردنی پێشمەرگە لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتیەوە وەک بەشێک لە سیستەمی بەرگری عێراق لە ڕووی پڕچەکردن و مەشق و ڕاهێنانەوە. جگەلەوەش دابینکردنی بڕی 400 میلیۆن دۆلاری ساڵانە لە بودجەی بەرگری ئەمریکا وەک موچە و دابینکردنی کەرەستە و پێداویستی بۆ هێزی پێشمەرگە. لە بەرامبەریشدا پێشمەرگە پابند کراوە بەوەی لە دوای کۆتایی هاتنی جەنگی داعش بگەڕێتەوە ئەو شوێنانەی بەر لە دەستپێکردنی جەنگەکە لێی بوون وەک لەیلان و چیمەن لە خۆرهەڵاتی کەرکووک و شۆرا و لە باکووری کەرکووک. ئەوە جگە لە شار و شارۆچکە جێناکۆکەکانی سنووری پارێزگاکانی دیالە سەلاحەدین کەرکووک و نینەوە وەک خانەقین جەلەولا قەرەتەپە خورمات و مەخمور و دەشتی نینەوە. تەنانەت ئەبوو مەهدی موهەندیس کارکتەری سیاسی و کەسی یەکەمی هێزەکانی حەشدی شعبی ئەو کات لە دوای ڕووداوەکان لە میانی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی بیلادی ئاسمانی لە وەڵامی پرسیارێکدا کە شەڕی کەرکووک تۆڵەی ڕیفراندۆم بوو لە کورد دەڵێت نەخێر هەرگیز ڕیفراندۆم مەسەلەی کەرکووک و ناوچەکانی دیکەی پێشخست. دەژڵێت پێش ئەوەی شەڕی مووسڵ بکرێت هاوپەیمانان ڕۆیشتن بۆ لای مەسعود بارزانی لەگەڵ ئەو گفتوگۆی تێروتەسەلیان کرد. وابزانم ئەو پیاوەی نوێنەری ئەمریکایە برێک ماگۆرک ئەویش لەوێ بوو کە ڕێکەوتن کرا بۆ بەشداری کورد لە شەڕی مووسڵ. یەک ڕێکەوتن نەبوو بەڵکو دوو ڕێکەوتن بوو. ڕێکەوتنی یەکەم بەشداری کورد بوو لە قۆڵەکانی خۆیانەوە لە شەڕی مووسڵدا. دووەمیان ئەوە بوو کە هەموو ئەو ناوچانەی بەهۆی شەڕی داعشەوە کەوتونەتە دەستی کورد لە دوای کۆتایی شەڕی داعش دەبێت بدرێنەوە دەست ئیدارە و سوپای عێراق. مەسعود بارزانی بەوە ڕازی بووە پارەی باشیشی دراوەتێ خۆ ئەو هەواڵە کاتی خۆی لە کەناڵەکانەوە پیشاندرا و باس کرا شاراوە نەبوو. ئیتر نازانم بۆچی لە دوای ڕیفراندۆم ڕێکەوتنیان لەگەڵ ئێمەدا نەکرد. ئەمە ئەو ڕاستیە کە دەبێت هەمووان بیزانن لەبارەی 16 ئۆکتۆبەر کە نەهێرش بوو نەشەڕ بەڵکو جێبەجێکردنی ئەو ڕێکەوتن نامەیەیە کە مەسعود بارزانی کردوێتی. بەڵام کات و وادەی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتن نامەیە بەهۆی سیاسەتی هەڵە و کورتبینی ئەنجامدەرانی ڕیفراندۆمەوە کە خودی مەسعود بارزانی سەرۆکایەتی دەکرد پێشخرا و حکوومەتی ئەو کاتی عێراق بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی بە هەلێکی زێڕینی زانی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتن نامەکە. هەروەها هەڵوێستی یەکێتیش لەو ڕۆژەدا دوای بەرگریەکی بەهێز و شەهید و برینداربوونی زیاتر لە 140 پێشمەرگە ڕێگر بوو لە شەڕێکی قورس لەوەی کەرکووک وەک مووسڵ و عەفرین شارەکە کاول بکات. هەروەها ڕێگری بوو لە پیلانی لە ناوبردنی هێزەکانی یەکێتی و ئاوارەبوونی سەرجەم کوردانی شارەکە تا بە یەکجاری ئەو شارە لە دەست کورد دەربهێنن. لە 16 ئۆکتۆبەر پێش ئەوەی 16 ئۆکتۆبەر ڕوودا کاک مەسعود خۆی ئەو کاتە هەم وەکو سەرۆکی هەرێمی کوردستان هەم وەکو فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو کاتە دیارە لەگەڵ عێراقا بە پێی قسەکان لەگەڵ عێراقا ڕێکەوتووە بۆەوەی دوای نەمانی داعش یان دوای تێکشکانی داعش هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە بۆ سنوورەکانی پێش هەڕی داعش و ئەو کاتانە بە پێی ئەو معلوماتانی کە هەیە کاک مەسعود هەنێ پاریشی وەرگرتووە ئەو لە باتی ئەوە. سەرۆکی هەرێمی ئەو کات وە حیزبەکەی باس لەوەکەن کە 16 ئۆکتۆبەر خیانەتە. خیانەت ئەوەیە سەرۆکی هەرێمی ئەو کات کە جەنابەت لەگەڵ کەریم سنجاری کە ئەو کات وەزیری پێشمەرگە بوو بە وەکالەت لەگەڵ وەزیری دیفاعی عێراقی لەگەڵ ئەمریکەکان لە دەشتی نینەوە ڕێککەوتن لەسەر ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان دوای ئازادکردنی مووسڵ بگەڕێتەوە ئەو شوێنانەی کە پێشتر لێی بووە لە بری ئەوە
جەنابەت ساڵانە سەرووی 400 ملیۆن دۆلار وەربگریت ئەمە خیانەتە کە تۆ هێزی پێشمەرگەی کوردستان و خوێنی هەموو شەهیدان و بریندارانی شەڕی داعشت فرۆشتووە بە پارە یان ئەوەی کە ئێمە لە کەرکووک ڕوبەڕووی سوپای عێراقی بووینەوە. یەکێتی نیشتمانی کوردستان بڕیاری ئەوەی بدایە کە هێزەکانمانی سەحابکە ئەو هەموو شەهید و بریندار و دیلەمان لێ نەگیرات زیاتر لە 100 بۆ 150 پێشمەرگەی ئێمە شەهیدە لە فەرماندە لە پێشمەرگە ئازاکانمان شەهیدە لە جەبهەکان و لە سەنگەرەکانە. پاشەوە ئێمە کە قەراری ئینسیحابمان داوە نە مەکتەبی سیاسی نە سەرکردایەتی نە کەسیان ئاگایان لێ نەبوو لەبەرەوەی هێزەکانی ئێمە محاصر بوون. مەسەلەن بۆ نمونە لە خورماتوو هێزەکانی ئێمە لە مەتار بوون مەتاری خورماتوو بوون لە زەرگە بوون کە 30 کیلۆمەتر لە خواری خورماتوو هەمووی پڕی بۆ لە حشدی شعبی هەماشیەوە لە داقوق ئێمە 10 کیلۆمەتر لە عمق بووین ئەوان لە پشتی ئێمەوە بوون حتا لە کەرکووک لە شوێنەکانی تر لەبەرەوە ئێمە هێزەکانمان محاصر بوون لەوە یعنی ئەگەر بەهاتە انسحابمان نەکردایە لە هەند منطقە و خەتێکی دیفاعی دووەممان نەگرتایە زۆرترین پێشمەرگەکانمان شەهید و بریندار و ئەسیرە بوون یعنی بە هەزاران نەک بە سەدانی بە هەزاران لە پێشمەرگەکانمان هینە بوون لەبەرەوە ئەو کەسەی کە یەکێتی لە کەدارکە بە حقیقەت ئەوە زوڵمێکی گەورەیە. باسێکی تری گرنگ بریتیە لە باسی ڕیفراندۆم کە چۆن کرا و چۆن باس کرا. ئەو کات حکوومەتی عێراق بەهۆی ئەوەی بەشێکی خاکەکەی لەلایەن داعشەوە داگیر کرابوو بۆیە پێویستی زۆری بەهێزی پێشمەرگە بوو لە ڕوبەڕووبوونەوەی داعش. لەبەر ئەوەش بەرامبەر کۆنتڕۆڵکردنی ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن هێزەکانی پێشمەرگە هەڵوێستی نیشان نەدا. بەڵام لەگەڵ ئارامبوونەوەی شەڕی دژ بە داعش چاوەڕوانی هەلێک یاخود پاساوێک بوو تاکو بگەڕێتەوە ناوچەکانی پێشوو. ڕیفراندۆمیش ئەو پاساوە بەهێزەی پێدا. بە تایبەت دوای ئەوەی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان گەڕانەوەی ئەو ناوچانەی بۆ ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕاگەیاندەبوو دەیگوت مادەی 140 بە خوێنی پێشمەرگە جێبەجێ کردو چیتر پێشمەرگە لەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی ئیداری هەرێم ناکشێنەوە. لەسەر و هەموو ئەو دروشمە ئەگرینانەشەوە کەیسی ڕیفراندۆمیان هێنایە کایەوە و بە جۆرێک خستیانە بەرباس خەڵکی ئاسایی و بەشێک لە سەرکردەی لانە سیاسیەکانی دیکەش بوێری ئەوەیان نەبێت بە ئاشکرا ڕەتی بکەنەوە. بۆ ئەوەش تەخوینی هەموو کەسێکی دژ بە پرۆسەکە دەکرا ئەگەر ڕەخنەی لە تەوقیتەکەش بگرتایە. چارەنووسی خوتان دیار کرد ئەوەی لەگەڵ ئەمە بی ئەمە سندوقەکان ئەوی بشترسی بۆ نەچی یان بە بڵێ نەخێر. ڕۆژی حوتی حوزەیرانی ساڵی 2017 لە کۆبوونەوەیەکدا لە هاوینە هەواری سەلاحەدین بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم درا. ئەمەش لە کاتێکدا بوو کە بەهۆی کێشەی سیاسی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان بە بڕیاری مەکتەبی سیاسی پارتی دەرگای پەرلەمانی کوردستان داخرا بوو. دوای کۆبوونەوەکەی سەلاحەدین بارزانی ڕاستەوخۆ گەشتێکی ئەوروپای کرد تاوەکو لەوێ لە ناوەندە سیاسیەکان بانگەشە بۆ ڕیفراندۆم بکات و دۆست بۆ ڕیفراندۆمەکە کۆ بکاتەوە. بەڵام لەوێ پرسیاری لێکرا لەبارەی ئەوەی بۆچی دەرگای پەرلەمانی کوردستانی داخستووە و بە نایاسایی وادەی سەرۆکایەتی خۆی درێژ کردوێتەوە. ئەمە بارزانی نیگەران کردو بە شێوەیەکی خێرا کۆتایی بەگەشتەکەی هێنا و گەڕایەوە بۆ سەری ڕەش. پێش ئەنجامدانی ڕیفراندۆم لە ڕۆژی دووشەممە 25 نوێی 2017دا بەدەیان و سەدان سیاسەتمەداری ناسرا و توێژەر و پسپۆڕی نێودەوڵەتی و فەرماندەی سەربازی ئەنجامدەرانی ڕیفراندۆمیان ئاگادار کردەوە. ڕیفراندۆم یاریکردنە بە ئاگرێک کە تەنها کورد پێوەی دەسووتێت. سەرجەم شیکاریەکان و بۆچوونەکان لە یەک خاڵدا هاوڕا و تەبابوون. ئەویش ئەوە بوو ئەگەر ڕیفراندۆم لە کەرکووک بکرێت ئەو شارە لە ژێر دەستی کوردە دەچێت. ئەگەر شەڕ و بەرەنگار بوونەوەش ڕوو بدات ئەوە بە هەزاران کەس دەکوژرێن و شارەکە وێران دەبێت و ئەوجا هەر دەکەوێتە دەستی عێراق. ئەم هەموو پەیامەکاری لە ئەنجامدەرانی ڕیفراندۆم نەکرد کە کەرکووک نەکەنە قوربانی پەندی سواربوون عیبێک و دابەزین دوو عیب بە ئەم شارە بسووتێ قسەی سەرۆک نەشکێ. ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءالله باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتان داوێ. ئەگەر سەری نەگرت کۆکی ئەوانەی کە لە ئێستەوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەنین و خەتەرە و وا دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسان دەمرین ئێمە وەختە ڕێگۆ کرەوەیە سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو.
بەڵام بە پێداگیری باڵێکی ناو پارتی ڕیفراندۆم لە کەرکوو کرا و حسابیان بۆ یەک بەشەر نەکرد و سواری سەری خۆیان بوون. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن. لەو کاتەدا لەسەر ئاستی عێراقی و ئەقلیمی و نێودەوڵەتیش چەندین باڵیۆز و کەسایەتی سیاسی لە ناوەندەکانی دەسەڵاتی وڵاتانی زلهێز هاتنە سەرخەت تا سەرۆکی ئەو کاتی هەریان پەشیمان بکەنەوە لە ڕیفراندۆم و زۆر بەشیان لە ڕووی بابەتیەوە ناڕاستەوخۆ دانیان بەڕەوایی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان دادەنا. ڕێکس تیلرسن وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا چەند ڕۆژێک بەر لەوەی ڕیفراندۆم بەڕێوە بچێت نامەیەکی بۆ مەسعود بارزانی نارد. تیایدا داوای لێکرد پرۆسەی ڕیفراندۆم دوا بخات و بەدیلی ئەمریکا و هاوپەیمانەکانی قبول بکات. مەبەست لە هاوپەیمانەکان ئەوە بوو بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و نەتەوەیە گرتووەکانیش پشتیوانی ناوەڕۆکی نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکایان دەکرد بۆ بارزانی. بەدیلی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە نامەکەی تیلرسندا کە لە زیاتر لە 700 وشە پێک هاتبوو ئەوە بوو کورد ڕیفراندۆم نەکات و لەبری ئەوە بۆ ماوەی ساڵێک بچێتە گفتوگۆوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدا و ئەگەر هەیە وادەی دانوستانەکە دوای ساڵەکە درێژ بکرێتەوە. تیلرسن باسی لەوە کردهبوو ئەمریکا لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا هەوڵ دەدەن بە دیلی ڕیفراندۆم کە دیالۆگە لەگەڵ بەغدا بۆ چارەسەری کێشەکان لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی پەسەند بکرێت. ئەگەر بەدیلەکەش ئەنجامی نەبوو ئەو کات ئەوان پاڵپشتی کورد دەکەن ڕیفراندۆم بکات. لە بەرامبەردا هۆشداریدا بوو لەبارەی ئەوەی ئەگەر هەرێم بەدیلەکە قبول نەکات و سوور بێت لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم ئاکامی مەترسیداری دەبێت. نامەکە بە فەرمی دانی بەوە دانابوو کە کورد لە ساڵی 2021ەوە ستەمێکی مێژویی لێ دەکرێت. باسی لەوە کردهبوو بەدیلەکەی ئەمریکا هەلێکی مێژوییە بۆ کورد کە شایستەی تاقیکردنەوەیە. ئەمریکا لەو نامەی تیلرسندا لە بەرامبەر ئەوەی بارزانی ڕیفراندۆمەکەی دوا بخات ئامادەیی نیشاندا بوو ئەم کارانە بۆ کورد بکات. ڕێکەوتنی مانادار لەسەر دابەشکردنی دەسەڵات و داهات، جێبەجێکردنی مادەی 140، چارەسەرکردنی کێشەکانی دیکەی وەک پێشمەرگە، فڕۆکەوانی مەدەنی، نوێنەرایەتی دیبلۆماسی. ڕۆژی 25 ئەیلولی 2017 لە ناوبار و دۆخێکی خراپی ئابووری و سیاسی ناوخۆیی هەرێمی کوردستان و لە ژێر فشاری وڵاتانی ناوچەکە ئێران و تورکیا و ناڕەزایەتی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و یەکێتی ئەوروپا بارزانی و ئەوانەی پاڵپشتیان دەکرد ڕیفراندۆمیان کرد. ڕیفراندۆمەکە لە هەرێم و ناوچەکانی مادەی 140 بەڕێوە چوو. بەپێی قسەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ئەو کاتی هەرێم ڕێژەی لە 172 ئەوانی مافی دەنگدانیان هەبووە بەشداریان لە ڕیفراندۆمەکەدا کردووە. دهۆک بەرزترین ئاستی بەشداری و پارێزگای سلێمانی و هەڵەبجا کەمترین ئاستی بەشداریان تۆمار کرد. بەوتەی کۆمسیۆن ڕێژەی زیاتر لە 192 بەشدار بووان بە بەڵێ دەنگیان بۆ سەربەخۆیی کوردستاندا. زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە بەشدار نەبوون لە ناو ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمدا لە ڕۆژی دەنگداندا چوونە پاڵ ڕیفراندۆمەکە و عومەر سەیید عەلی کە ئەو کات ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بوو لەگەڵ عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە بەڵێ دەنگیان بۆ جیابوونەوە لە عێراقدا. بۆ سەربەخۆیی بۆ گەڕانەوەی ناوچە دابراوەکان بۆ دەوڵەتی کوردی. بەڵام ڕاستەوخۆ و دوای ڕیفراندۆم مەسعود بارزانی ڕایگەیاند ئەم ڕیفراندۆمی ئەنجام دراوە نەبۆ فەرزکردنی ئەمری واقعە و نەبۆ دیاریکردنی سنوورە. ڕیفراندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە. 4 ڕۆژ دوای ڕیفراندۆمیش بە بڕیاری حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق ئاسمان و دەروازە سنووریەکانی هەرێم داخران و ئەبلوقە خرایە سەر هەرێم. بانکی ناوەندی عێراقیش مامەڵەکانی لەگەڵ هەرێم ڕاگرت. دوای 29 ڕۆژ لە ڕیفراندۆمیش نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی ئەو کاتی هەرێم لە درەنگانێکی شەودا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئەنجامی ڕیفراندۆمی سەر کرد. هەر لە ڕاگەیاندراوەکی حکوومەتیشدا داوای دەستپێکردنی دیالۆجی کراوەی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی کرد لەسەر بنەمای دەستوری عێراق. جارێکتر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن چونکە تەنیا حیوار و گفتوگو چارەسەرە. یەکەم ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ناشەرعیە و نادەستوریە و لەگەڵ ئەوەشدا دەبێتە هۆی دروستبوونی نائارامی و ناسەقامگیری نەک لە هەرێمی کوردستاندا بەڵکو لە عێراقیشدا و لەگەڵ ئەوەشدا لە دوای ڕیفراندۆم ئەمە
بۆ عێراقیان ڕوون کردوەوە کە مامەڵە لەگەڵ ڕفراندۆمی هەرێمی کوردستان ناکەن بۆیە تاکە چارەسەر پێویستە هەولێر وتوێژ و گفتوگۆ بکات لەگەڵ حکوومەتی ناوەندەست لە چوارچێوەی دەستورێکدا بێت و زۆرێک لە وڵاتان هاوخەمی و هەماهەنگی خۆیان بۆ حکوومەتی ناوەند دەربڕیوە سەبارەت بە ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ئێمە ئەمانە بە هەند وەردەگرین و لەگەڵەوەژە هیچ وڵاتێک دژی حکوومەتی عێراق نەوەستاوەتەوە کۆمەلگەی نێودەوڵەتی پاڵپشتی عێراقیان دەکردو هەندێکیان سەریان سوڕماوە و بگومانەوە دەڕوانن کە سەرکردەکانی کوردستان بە شێوەیەکی دروستانە مامەڵەیان نەکردووە لەگەڵ ڕیفراندۆمدا ئێمە پێمان وتون کە ئێوە تاگلایەنانە ئەم بڕیارەتان ناوە و هەوڵاتیانی کوردستانیش زۆرێکی لەگەڵتانە نین و کۆمەلگەی نێودەوڵەتیش پشتان ناگرێت ئایا ئێوە بۆ چیتانە ڕیفراندۆم بۆچی دەکەن کاتێک کە کەس دانتان پێدادەنێن بۆیە پێم وایە ئەمە هەڵەیەکی مێژووی و استراتیجیە لە عێراقدا کراوە. دواتریش بەیانی ڕۆژی 25 نۆڤەمبەر دوای کارەساتەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی ڕێژەی لە سەدا 51 خاکی ناوچە کێشە لەسەرەکان دادگای فیدراڵی عێراق فەرمانێکی دەرکرد و کارکردنی بە ئەنجامەکانی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان سەر کرد. هەرێم کە پێشتر لەسەر بانگەوازی ئایەتوڵڵا عەلی سیستانی گەورە مەرجعی شیعەکان ئامادەی خۆی بۆ دانوستان لەگەڵ بەغدا دەربڕی بوو فەرمانەکەی دادگای فیدراڵی عێراقی پەسەند کرد و بەوەش قایل بوو بە هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕیفراندۆم لە پێناو دەستپێکردنەوەی دانوستان لەگەڵ عێراق و هەڵگرتنی ئابلووقە لەسەر دەواازە سنووری و فڕۆکەخانەکانی هەرێم. چەند مانگێک بەر لە ڕیفراندۆم و بە تەواوەتی دوای ڕزگارکردنی مووسڵ و سەلاحەدین و دیالە و زۆربەی ناوچەکان لە گروپی تیرۆریستی داعش هێزەکانی عێراق بە پشتبەستن بە ڕێککەوتنیان لەگەڵ هەرێمدا جوم و جۆڵیان دەست پێ کرد بۆ گەڕانەوە بەسەر سەربازگەی کەیوەن یان ئەوەی جاران پێی دەوترا سەربازگەی خالیت کە بە گوێرەی ڕێککەوتنەکە دەبوو هێزێکی هاوبەش وەک ژووری ئۆپەراسیۆن لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق و هاوپەیمانان لەوێ دابمەزرێت بۆ هەماهەنگی دوای جەنگی دژ بە داعش. بەڵام ڕیفراندۆمەکە جوڵەی هێزەکە و هۆشداریەکانی زیاتر کرد. لەو ڕوەشەوە مەسعود بارزانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم بانگەوازێکی بڵاو کردەوە بە ئاشکرا ڕەتی کردەوە کە پێشمەرگە لەو شوێنانە بکشێنەوە و کارگەیشتە ئەوەی ئەگەر پێویست بکات خۆی هێز دەهێنێت و لە کەرکووکەوە سەرپەرشتی شەڕی بەرگرتن بە سوپای عێراق دەکات. ئەگینە ئەوانەی کە بە تەمۆی ئەوە بن بە زۆر ئەو ناوچانە بگرنەوە من پێم وایە تووشی هەڵەیەکی زۆر گەورە دەبن. پێشمەرگە لەو ناوچانەیە بوو پاراستنی خەڵکی ئەو ناوچانە و پێشمەرگە لە ژێر فشاری هیچ کەسێکیش پاشەکشە ناکات. دوا هۆشداری بە گوێرەی ئەو هەماهەنگیە مەیدانیەی لەو سەروبەندەدا هەبوو حەیدەر عەبادی وەک سەرۆک وەزیرانی ئەو کاتی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان چەندین جار پەیامی نارد بۆ فەرماندە سەربازیەکانی کورد و دوایین هۆشداریشی لە 12 ئۆکتۆبەردا نارد بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان تا ڕێگەی ئەو هێزە بدەن و پابند بن بە ڕێکەوتنەکەی تەمووزی 2016ەوە کە بارزانی کردوویەتی. بەڵام وەڵامی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم ئەوە بوو کە نابێت پێشمەرگە پاشە کشە بکەن. بە گوێرەی پێگەی هێزەکانیش زۆرینەی سەنگەری بەرەکانی ڕوبەڕوو بوونەوە لە کەرکووکدا هێزەکانی هەفتایان تیادا بوو. بەڵام ئەوان کەوتبوو لە نێوان دوو بەرداشەوە یەکێکیان هۆشداری و جوم و جۆڵەکانی سوپای عێراق و ئەوی تریشیان فەرمانەکانی بارزانی وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم بوو. ئەو بوو ئێمە 16 ئۆکتۆبەر سعات 2:27 یەکەم تەقا لەلایەن سوپای عێراقەوە کرا و هەر ئەو تەقەیە بوو ئەتوانم بڵێم لەبەر پێشکەوتووی ئەو چەک و ئالیاتانی کە لە لای ئەوان بوو بە ماوەیەکی زۆر کەم توانیان بەداخەوە یەکەم سەنگەری بەرگری بشکێنن و زەرەر و زیانێکی گیانی و مادی زۆر لە لیوای دوو بدەن کە بەداخەوە کۆمەڵێک فەرماندەی ئازامان کۆمەڵێک ئەفسەری ئازامان لەوێدا شەهید بوون و کۆمەڵێک بریندار بوون و کۆمەڵێکیش کەوتنە ژێر زنجیری دەبابەی سوپای عێراقەوە. ئێمە بۆ ئەوەی کە هەوڵ بدەین ئەو زەختەی کە لەسەر لیوای دووە کەمی بکەینەوە
پەلاماری ئەو هێزەی سوپای عێراقماندا بەڵام وەکوڵێم چەکەکانی ئەمە لە ئاستی ئەوەدانە بوو کە بتوانین زەرەر و زیان بە ئەوان بگەێنین بۆیە ئەوان هەردوای کۆنتترۆلکردنی جێگەکانی لیوای دوو ڕوویان لە ئێمە کرد. ئێمە 3 سەعات لەوێدا بەرگریمان کرد وەک ئاماژەم پێدا سعات 2:27 کە شەڕ دروست بوو و یەکەم جار لەگەڵ لیوای دوو ڕوبەڕوو بوونەوە پاشان ڕوبەڕووی ئێمە بوونەوە. 5:30 بەیانی ئاخر سیارەی ئێمە کە باجەڕێک بوو بە دەستمانەوە ما بوو لەگەڵ جیبێک و هامەرێک سیارەکانی کەمان هەمووی لەو ماوەی 3 سەعاتە کە ئێمە لە بەرەنگار بوونەوە بووین هەندێکی بەهۆی بڵین لێدانی تۆپ و چەکەکانی ئەوانەوە عەتەڵ بوون هەندێکیشیان کە بریندار و شەهیدەکانیان ئەگواستەوە دواوە ئەوانش گەڕابوونەوە و فریای ئەوە نەکەوت بوون جارێکی کە بگەنەوە لامان بۆیە لە سەعات 5:30 بەیانی کە لە باجەڕەکە و سیارەکانی کەشانداین بەداخەوە لەوێشا یەک کۆمەڵ شەهید و بریندارماندا ڕۆحی شەهیدەکان شاد بێ سڵاو بۆ یانی پاکیان. بەداخەوە ئێمە کە لەوێ ئەو زەربە گەورەیەمان بەرکەوت زیاتر لە 8 شەهید و 7 بریندار کە مەژغوڵ بووین بە دەرکردنیانەوە ئەمە لەوانەیە بە گێڕانەوە بە قسەکردن زۆر ئاسان بێ بەڵام کاتێک کە تۆ لە ناو شەڕایەت و خەتەر لەسەر گیانتا خواخوای ئەوەتە کە گیانی خۆت پارێزراو بێ لە هەوڵی ئەوەدابی کە شەهید و بریندار دەربکەی ئەمە کارێکی زۆر قورسە ئەمە بەدەم ئاسانە بەڵام بەکردار کارێکی زۆر قورسە. بەداخەوە ئێمە هیچ سیارەیەکمان لەلا نەما بوو کە شەهید و بریندارەکانی پێ دەرباز بکەین. ئەوەی کە کردمان لەگەڵ ئەو هەواڵانەی کە لەگەڵ ماما بوونەوە دوورخستنەوەی بریندارەکان بوو لە پێش لە سیارەکان کە ئاگریان گرت بوو لە ترسیەوەی کە سیارەکان بتەقنەوە و جارێکی کە ئەم هەواڵانی کە بریندارن شەهید ببن لە مەرحەلەی یەکەم بریندارەکانمان گواستەوە دوورمان قستنەوە دوای ئەوە شەهیدەکانمان هەمویان گواستەوە. ڕۆژی 15 ئۆکتۆبەر مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە هاوینە هەواری دوکان کۆبوونەوە و لەوێ بارزانی وتبووی ئەم جوڵانەی عێراق تەنها بۆ فشارن و هێرش ناکەن. ئەم سیاسە کوردبینیەی بارزانی بە هەمان بیری ئەو سیاسەتەیە کە لەگەڵ هاتنی داعش بۆ عێراق لە ساڵی 2014 بە دراوسەی نوێ وەسفی کردن. بۆکو ئەوەی کە ڕفراندۆمیش پێشتر کرابوو ئاگاداریان کرد بۆ کەنەکەین دیارە هەم لەلایەن هێزەکانی هاوپەیمانان و هەم لەلایەن دەوڵەتەکانی دەورە بۆ هینی ئەوە کرابوو یارمەتی عێراق بدرێت بۆ ئەوەی کە پەلاماری کەرکوو بدرێت. دیارە عێراقیەکان زۆر داوایان کرد کە ڕێگەیان پێ بدرێت بێن بۆ کەیوان و لەوێ بچن بۆ بای حەسەن و ئەمانە بەڵام بە حەقەت ئێمە لە هەموو شتەکانە ئینکاریمان کرد ڕێگەمان پێ نەدان بەو شێوەیە و متتەفیق نەبووین لەسەری. بەداخەوە من لەو کۆبوونەوە نەبووم کە لە دوکان کرابوو کە هەردوو مەکتەبی سیاسی و جەنابی کاک مەسعودیشی لەوێ بوو بەڵام بە حەقەت هەموو ڕێیان وا بوو بەشی زۆریان کە ئەمە هەر مناوەرەیەکە هیچ شتێکی و ئەوانیە و عێراقیەکان هجوم ناکەن. هێزەکانی پێشمەرگەی ئێمە هەمووی کەوتبووە پێشی یعنی پشتمان هەموو هێزە عێراقیەکان بوو بەردەممان بوو بە هێزە عێراقیەکان تەنانەت هەندێک ڕەبیەمان هەبوو کە چواردەوری ڕەبیەکانیشان گیرا بوو بە حشدی شعبی یعنی زەختیانە کرد بۆ ئەوەی ئێمە ئینسحاب بکەین بەڵام ئێمە قەت دینی ئەومان نەکرد ئینسحاب بکەین چونکە بە کارێکی ناڕاستمان نەزانی. برێد ماگۆرک نوێنەری ئەو کاتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری ناوچەکە کە چەندین جار هۆشداریدا بوو لە بەڕێوەچوونی ریفراندۆم لە کەرکووک بەڵام ئەو کات پارتی لە ڕێگەی میدیاکانەوە بە فەرمانبەری نمرە 4 ناویان دەهێنا بۆیە کە سوپای عێراق تانک و زرێپۆشەکانی بەرەو کەرکووک جوڵاند پەیوەندی بە ماگۆرکەوە کراو لە وەڵامدا پێیوتن من فەرمانبەری نمرە 4 و تەلەفۆنەکەی داخستەوە و کۆتایی بە پەیوەندیەکە هێنا. یەکسەر هێزەکانی پارتی سەنگەرەکانی خۆیان بەرەو هەولێر چۆڵ کرد.
پاژنی وەشەوی 15 لەسەر 16 ئۆکتۆبەر هێزەکانی سەر بە یەکەی هەشتا و تەنانەت هێزی ناولیوە هاوبەشەکانیش کە سەر بە پارتی بوون بە بێدەنگی لە هەموو ئەو سەنگەرانە کشابوونەوە کە دەکەوتنە باکووری خۆرئاوای کەرکووک و پشتەوەی هێزەکانی یەکێتی و هیچ بڕیارێکی کشانەوەش بە هێزەکانی یەکێتی ڕانەگەیاندرا. بۆیە کاتێک هێزەکانی عێراق جوڵەیان پێکرا بەرەو سەنگەرەکانی پێشمەرگەکان بەرگریەکی بێوێنەیان لە سەنگەرەکانی خۆیاندا کرد. بۆیە دوای ئەوە زانرا کە پشتیان چۆڵ کراوە بە بڕیارێکی مەیدانی بەپەلە بڕیاری پاشەکشە بە پێشمەرگەدرا. دوای ئەوەی زیاتر لە 140 پێشمەرگە یەکێتی لە ڕووبەڕووبوونەوەیەکی نابەرامبەردا شەهید و بریندار بوون. ئەو کاتانە ئێمە بڕیار بوو لەگەڵ جێشی عێراقیا بڕۆین لە مەعسکەر کوبرا لە لای سعدیە لێ کۆبینەوە و لەگەڵ جێشی عێراقی ئەو کاتە ڕێکەوتین کە ئیتر جێشی عێراقیا تۆتە کوبرا و پۆلیسی عێراق لە خانەخین هەیە و ئیتر جێشی عێراقی و حشتی شعبی تەداخل نەکا. لەو کاتان ئێمە لە کۆبوونەوە بووین لەگەڵ عوسمان غانوی ئەو کاتە سەرۆکەرکانی سوپای عێراق بوو مناقەشەمانە کرد لەسەر ئەوە ڕێکەوتین خەریک و باسی ڕێکەوتنامەکە بکەین چۆن ئیمزا بکرێ. لام کردەوە سەیرم کرد لە جەبهەکەی ئێمە لە ناو ڕەبیەکانی ئێمە لێ هەموو دوو کەڵ هەڵەسێ لام سیر بووت و دوو کەڕوشتە چییە نەشەڕ هەیە و نە هیچ دوو کەڵ بۆ هەڵبسێ لێ. بارحاڵ ئێمە ڕێکەوتنەکەمان کرد بۆ ئەوەی جێشی عێراقی تە تەحەڕک نەکا و ئێمە چوونەوە جێگەکانی خۆمان هاتمەوە وتم ئەو دوو کەڵانە چی بوو تیان وەڵا برادەرانی پارتی تەبەن جەبهەکان هەموو هێزەکان هاوبەش بوون هەموو لیوایەک بەشێکی لە پارتی دیموکراتی کوردستان و بەشێکی لە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوان هەرچی ئەو سەنگەرانی ئەوانی تیابوون چۆڵیان کرد و ئاگریشان بەردایە ڕەبیەکان و ڕۆیشتن بە جیانێڵە. جەبهەکەی ئێمەی تر تقریبەن شکا جەبهەکەی ئێمە لەبەرەوە هێزەکەمان لە 150 ڕۆیشت و خۆی لە 100 چەنی لە جەبهەکە بووە لە 150 لە جەبهەکە بووە لە 150 تریشی ڕۆیانی لە 125 مایەوە پێشمەکە لە جەبهەکەی تر پێشمەکە لە جێشی عێراقیش زانیانی تر ئەوە ئێمە قودرەتی ئەوەمان نەما ڕوبەڕوویان بینەوە لەو ناوچەیە. من گەڕامەوە تەمەن شەو کەوتینە خۆمان هەنیشتمان کۆ کردەوەوانە وتمانەوە بەیانی شەڕ بووە بەیانی وەختێکمان زانی جێشی عێراقی بەبێ ئەوەی گوێ بداتە ڕێکەوتنامەکە هاتنە ناو خانەخینەوە بەیانیش کە من ڕۆیشتم بۆ جەبهەکە جێگەیەک هەیە پێ ئەڵێن مرکزی کشتتوکاڵی خانەخین ئەو کاتانە ئەوانە هێزەکەی هینی تیا بوو کاک تایر ڕەباتی هێزەکانی هەشتا بوو سەرم کرد حشتی شعبی تایە زۆر وتم ئەمانێت ئەمە چییە چۆن بەم شێوەیە وتیان وەڵاوەوە شەو کاک تایر ئەوان هەموو جەبهەکەیان چۆڵ کردووە ڕۆیشتون و ئەمانە حشتی شعبین کە لە ناو خانەخینە بە نهێنی چەکیان لا بۆ ئیساکە هاتوون هینەکەیان داگیر کردووە. ئێمە چونە جەبهەکە بۆ ئەوەی شەڕ بکەین دوایشمان گیرا بوو دۆمان هەر شەو برادرانی پارتی کە منتیقەکەیان چۆڵ کردبوو و لەقیان چۆڵ کردبوو هەموو جەکانیان چۆڵ کردبوو ڕۆیشت بوونی تر ئێمە هەم بەرمان بووە دوژمن و هەم دوایشمان دوژمن محاسەری کردین و هەموو جەکانیان چۆڵ کردو و دوژمن لە دواوە هات هەتا من گەڕامەوە بۆ میحوەر لە ڕێگەی جەلەولاوە هێزەکانی دوژمن هاتنە ناو میحوەرەکەی ئێمەوە یا لەبەرەوە 16 ئۆکتۆبەر برادرانی پارتی بڵێن خیانەت و ئەوە خیانەت نەبوو کە جەبهەکان لە من چۆڵ کرد ئەوە خیانەت نەبوو کە لە بەرچاوی جێشی عێراقی ئاگریان بەرداوە ڕەبیەکانی ئێمە ئەوە خیانەت نەبوو کاتی خۆی ئێمە وتمان بە جێشی عێراقی هەنێک بێتە ناو مەعسکەر کەیوانەوە ڕازی نەبوون وتمان چەندێ هەنی عسکەر دێتەوێ لە ناو مەعسکەر کەیوان تاکو ئەو شەڕیان کرد و ئێمە بەحساب ئەگە ئێمە خیانەتمان کردووە ئەی خۆی ئێمە بزانە بچن بزانە چەند پێشمەکەمان شەید بوو هەر دەبا بە ساخی بەسەریان ڕووی ئەی کە ئێمە خیانەتمان کرد ئەوان بۆ نەچون جەبهەکان بگرنەوە و شەڕ بکەن بۆ نەیانتوانی دوو فشک بتەخێن ڕایان کردە تاکو پردی
ئەو پردەی نەپردەکان تەخانەوە بۆی جێشی عێراقی نەتوانێت بە ئاسانی پەڕێتەوە لە ئاوەکەم. یا لەبەرەوە بەڕاستی 16 ئۆکتۆبەر ئەوان ئەیانوێ عیبەکانی خۆیانیان عیبەکانی خۆیان داپۆشی. ئێمە شەڕمان کرد. خیانەتەوە بوو یان ئەوان ڕایانکردیان خیانەتەوە بوو ئێمە شەڕمان کرد و پێشمەرگەکانمان لێ شەهید بوو. ئەوە خیانەتیان پێشمەرگەکانی ئێمە تاکو تاخی ئەوارەی ئەو ڕۆژەی لە ناو دووسخورماتووە ماڵ بە ماڵ پێزەکانی ئێمە شەڕیان کرد و دایان پێشمەرگەمان شەهید بوو لە ناو دووسخورماتووە. ئەوە خیانەت بوو یانەوە. بەداخەوە لە ڕاگەیاندنەکانەوەی بیسین سەرۆکی هەرێمی ئەو کات و زۆر لە بەرپرسەکانی ئێستای پارتی دیموکراتی کوردستان 16 ئۆکتۆبەر بە خیانەت ناوەهێنن. خاینە و کەسەیە کە بزانێ پێشمەرگەکانی نەتەوەکەی لە شەڕێکی نابەرابەران و دابنیشێت سەیری مەرگیان بکات. ئەوە ئێمە بووین ڕوبەڕووی ئەو هێزەی سوپای عێراق بووینەوە. ئەوە سەرۆکی هەرێمی ئەو کات بوو کە بە پێی پێگەکەی فەرماندەی هێزە چەکدارەکانی کوردستان بوو. هیچ ئاگای لەم هێزە نەبوو و هیچ خەمخۆریەک و هیچ لێدوانێکی لەسەر نەدان بگرە لە پای پاداشکردن لە پای سوپاسکردن لە پای دەستخۆشیکردن حیزبەکەی ئێمە بە خاین ناوەبات. خاینە و کەسەیە کە شنگال و مەخموری بەجێ هێشت بە بێتەقا. خاینە و کەسەیە کە ئیزیدیەکانی دا بەدەستەوە دیمان کە چیان بەسەر هات. ئەوەی کەرکووک خیانەت نەبوو، ئەوەی کەرکووک تۆمارکردنی داهستانێکی گەورەی مێژوویە. ڕووبەری هەرێمی کوردستان 82,269 کیلۆمەتر چوارگۆشەیە و لە ماوەی 2 ڕۆژ 44,339 کیلۆمەتر لەدەستدرا کە لە سەدا 51 خاکی هەرێمی کوردستان دەکات. بریتی بوو لە پارێزگایەک و 16 قەزا و 24 ناحیە. ئەو هێزە عێراقیانەی بەشداریان لە پرۆسەکەدا کردبوو بریتی بوون لە فیرقەی 9 سوپای عێراق، فیرقەی 5 پۆلیسی فیدرال، لیوای هێزی ئاڵتونی، 2 لیوای هێزی بەدر، هەروەها 5 هێزی تایبەتی حەشدی شعبی. ئەم پرۆسەیەش بە گڵۆپی سەوزی هاوپەیمانان بەڕێوەچوو. پارتی کەبوونی لەو ناوچانە تەنها بۆ کێڵگەنەوتیەکانی هاڤانا و بای حەسەن و کەرکووک بوو هێزەکانی کشاندەوە و دوای کەمتر لە هەفتەیەک لە 16 ئۆکتۆبەر کۆمپانیا بەریتانیەکان دەستیان کردەوە بە بەرهەمهێنانی نەوت کە توانای ڕۆژانەی زیاتر لە 300,000 بەرمیلە. هاتن بەبێ پرس بە یەکێتی نیشتمانی کوردستان بکەن هاتن بای حەسەنیان داگیر کرد. ئەوان بە دوای نەوت ئاگەڕێن خۆ بە دوای میلەت و بە دوای خەڵکان ناگەڕێن. ئەم پاشەکشەی هێزەکانی پارتی جگەلەوەی مەبەستیان بە گورگان خواردنی هێزی پێشمەرگەی یەکێتی بووە هیچ تەفسیر و لێکدانەوەیەکی دیکە هەڵناگرێت. واتە چۆڵکردنی سەنگەرەکانیان بە بێتەقە بە چەند سەعاتێک پێش دەستپێکردنی شەڕەکە و نەبوونی هیچ بەرگریەک تا گیرسانەوە لە پشت پردێ و لەوێش تەقاندنەوەی پردێک و کشانەوە بۆ شۆرا و لەو لێکدانەوەیە زیاتر هەڵناگرێت. شۆراویش هەمان ئەو سەنگەرانە بوو کە بەر لە جەنگی داعش پێشمەرگەی لێبوو کەچی ئەوان ناویان نا داستانی پردێ. من پێم وایە ئەوە بەرنامەی ئەوە بوو کە ئێمە شەڕ بکەین لە ناو کەرکووکاوەکو و کەرکوو وەکو مووسڵ تەخت بێ و هەموو خەڵک بکوژێ و ماڵوێران بێت. ئەگینا ئەگەر پارتی ڕاستیانەکەی لەگەڵ منە بۆ نەمانەوە لە ناو جەبهەکە ئەی بۆ پشتی بنیان چۆڵ کە دێ بۆ ڕێبیەکانی ئەسووتان و ڕۆیشتن هێزەکەیان هەم ئەو هێزەی کە لەگەڵ هێزە تێکەڵەکە هەموو بەشەکەی ئەوانجیا بۆ ڕۆیشت و هێزەکانی هەشتایشان کە لە ناو خانەخین بوو هەموو ناوچەکەیان بەجێڵا و ڕۆشتن. ئێمە کە ئەمرمان پێکرا بگەڕێنەوە بۆ ئەو پێشمەرگە برینارانە باجەرێکمان پێ بوو 10 پێشمەرگەی تیا بوو 5 لە دواوە بوو 5 بە پێشەوە 4 لە پێشەوە بوو لەگەڵ عەدە دۆشەکەمانە. شەوکە و شەڕە دەستی پێکرد شەڕەکە زۆر تونگ بوو یعنی کەس بە کەسەوە نەبوو تاریک بوو وایە دەستە بە شانی پێشمەرگەی پێشەوە بووە بزانای لەکوێیت لە چێ ئێتیجایە تەقەولی ئەکرێ. ئێمەش ڕاستەکەی نەمانەزانین بیست زەبت پێشمەرگەی برینا لەکوێ کەوتووە. ئەوە نەمانەزانی کە ئێمە بەرەو شەڕەکە ڕۆینەوە دووبارە چونکە یەکەم جار شەڕەکە دەستی پێکرد 106مانە بوو لیانە لێ تەقانیانەوە میلانۆمان جێگر کرده بوو لەسەر بردەکەی تازە لیانانە بۆ چای خۆمان و تەقانیانەوە یعنی فریای ئەوە ناکەوتی چاوەڕێی هێزمانێکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لە 3 ڕۆژ پێشەوە ئێمە چاوەڕێمان کردووە هەریان و دێت و دوایە کە شەڕ دەستی پێکرد پێمان گەشتەوە کە ئەوان زۆر دەمێکە کەرکووکیان چۆڵ کردووە و ئێمە هیچ پشتیوانێکمان نەبوو لەو بابەتەوە.
بەرحاڵ کە گەڕاینەوە بۆ پێشمەرگە برینارەکان نزیکی پردەکەی تازە بووینەوە و بە میلانۆ لێماندرا کە بە میلانۆ لێماندرا دوو پێشمەرگەی برادری خۆم زۆر بە سەختی برینار بوون کە بە سەختی برینابوون دەرگای باژەرگە کرابوویەوە و دوای دەرگای باژەرگە کرابووی بە فیشک و دۆشکە تەقە لە باژەرەکە کرا لەبەرەوە ئەگەر هەر کەس برینارێکشی تیاابێ دەرنەچن لەوێ بتوانن شەیدیانکەن. بەرحاڵ لەو کاتە کە گەشتینە پردەکەی تازە و وەساین میلانۆکە لێیاین من وەکو خۆم ئاگام لە خۆم نەما هەرەوەنا گوێم کە بوو دوای 45 دقه خەبەرم بوویەوە نامزانی برادرم کەوتۆتەکیەوە نامزانی شەڕکۆتایی هاتووایە بەردەوامە تا حاڵەتێک وام لیاوە کە هەستامەوە هەستمە کرد دەستێکم قرتاوە کە دەستم بۆ برد نەهات بەدەستمەوە دەستم بۆ تەلەفۆنە برد جیازی تەلەفۆنەکەم ڕقمی کەسێکی خۆم برادێکی پێشمەرگەنم کە بێ بەدەمانەوە نەمەتوانی یەکسەر تەلەفۆنەکە بوو بە خوێم ئەمبەر بۆ گوێم هەر خوێن بوو وەڵحاسلەکەی تا گەشتمەوە لای هێزەکەی خۆمان بە پێ نزیک کیلۆمەتری ڕۆشتوم ڕاستەکەی گوێم لە دەنگی هێزە هەزەبیەکەی هێزێکی زەهەبیان هەیە عێراق گوێم لە دەنگیەوان بوو کە بەعەرەبی قسەیانە کرد و بۆ ناوە ئاگەڕان خۆشبەختانە و جارە غیرەتم مایە بەر خۆم هەڵسام بە پێی خۆم کە هاتمەوە ناو هێزەکەی خۆمان هەر ئەو شەوە کە گەڕاینەوە کە من دۆزرامەوە کەیسەکە زۆر ئەمەرجنسی بوو گەیانمیانە خەستەخانەی کەرکووک لەوێ یەکەم عملیاتم بۆ کراشەوە دوایەوە بەیانی هەڵستان ئەسافیان بۆ گرتین دوو پێشمەرگە بیناری ترم لەگەڵا بوو ئەوش هە لە ڕێگە هەڵماگرتن کەوتبوون لە ڕێگە کەس نەچوو بەدەمیانەوە خۆشبەختانەوەی سحافە بۆ من گیرا بوو توانیمان دوژانی دوو پێشمەرگەتری پێرزگارکەین کە گەشتینەوە سلێمانی لە کۆما بووم نزیکەی هەفتەیەکی ڕێک من ئاگام لە خۆ من نەبووە چوار عملیاتی ترکرام لە مودەی 2 هەفتە لە دوایە 2 هەفتە بەرەبەرە کە هۆشم هاتەوە تووشی سەدمەیەکی زۆر بەقەوت بووم لە ڕووی دەرونیەوە برادێکی خۆشەویستی خۆم بە ناوی شەید هەژارەوە برادێکی زۆر نزیکم بوو لە باژەرەکە بەرامبەر یەک دانیشت بووین نە من ئەو کەسمان باوەڕمان نەبوو کە ئێمە لە شەڕی لە بیدایەتی شەڕی داعشەوە لە 2014ەوە هەموو شەڕەکانی داعشمان کردووە بەیەکەوە بووین یعنی شامەشانی یەک کە تەقینەوەکە ڕوویە و باژەرەکەمان بەرکەوت تەنیا کەسێکەوتم ئەبێ دەرچوو بێت یا شەید هەژار بوو چکە کوڕێکی بزێ بوو کوڕێ بوو کە دایمە هەنگاوە لە پێش هەمومانەوە بوو بە منیان نەوت کە شەید بووە تاوەکو دوو مانگ دوایە پێناوتم شەید بووە ئینسانێکی هەتا بڵێ متەواضح بوو لەگەڵ هەموو کەسێکە هەڵسوکەوتی باش بوو ئێتر کاتێک کە ویستی بچێتەوە بۆ دەوام من خۆم شخصی خۆم ئەوەم پێوت وتم ڕۆڵیان ئەوەنگە خۆ دەرماخە ئەوەنگە خۆ پیشانمە هاتسوکەوتمە کە شەڕ هەروە گاتەنیە جەپان ناڕەحەتە قورسە واللهی جوابەکەی بە منی وت جا باوکە سەرێ بۆ لە پێناوی نیشتیمانە بەخت نەکرێ بۆ چی چاکە ئێتر من نەمزانی ئەچێ بۆ جەبهە خەری خانوکردن لە بەرجە لە ناو باخە تەلەفۆن وەک على ئاساس بەیانی سەرەی دەوامەکەی ئێتەوا بوو ئەهاتەوە بۆ ماڵەوە وتم هەژاریان ئەگەر بەیانی زوایتەوە بەشم فریام کە وەستا ئیشمان بووەکە ئادە و کاتەوتی کورە داماوە بەخوا لە کەرکووکم ئێتر بەیانی تەلەفۆنم بۆ کرد دەنگ نەبوو سەعات تەلەفۆن بۆ دەنگ نەبووە بە هیچ شێوێ دەنگی نەبوو ئێتر ئەم کوڕم جوتیاری کوڕم تەلەفۆنی باوکو بۆ کردم باوکە هەژار برینارە سەرەی چوونیشی نەبوو بۆ جەبهە وەکو مۆستاکەی کە ئامۆزایەکم بۆ مدیری ئەو مەکتەبە بوو کە مەکتەبی پێشمەرگەکان کەوتیای خوێن وتی وەڵا نەیشێ بر باڵام بۆ نێ ئێبەر بە زۆری زۆرداری کاتێک کەوتە نێو باڵام بۆ کەوتە ڕێ و ڕۆیشت نەفەرێکی لە سارەکە دا بزان و خۆی چۆجەکەی ئیتر کات ئیتر لۆ دوایەتر نەمان بینی و شەهید کرا بەیانی تەلەفۆن کرد کە هین تەلەفۆنەکەت داخرا بوو سەعات 11 کرد داخرا بوو سەعات دەوری 11 هەم بۆ کرد داخرا بوو لەو کاتە دەوری 11 جوتیات
تەلەفۆنی بۆ کردم تێ باوکە هەژار بریناە بەڵام بەرینەکەی سوگە خۆم سەم لەگەڵ کردووە بەڵام برینەکە خۆش زۆر قسوی نەکرد قورسی برینەکەی لەوانە بوو 4 ڕۆژ لە خەستخانەی پار لە هەولێر کەوت لە پاش 4 ڕۆژ گیانی لە دەستدا سپاس بەخۆی گەورە بنەماڵەکەمان خیانەتمان بە میلەتی کورد نەکردووە لە حیاتمانە یەک بناڵی ئێمە یەک کەس ئێمە خیانەتمان بە میلەتی کورد نەکردووە شەوەکەی تەلەفۆنم لەگەڵ کرد وتی دای خەرەوە وتم دایکوێ وتی لە ڕاپەڕێنم وتم هەژار سەرێنم و سەرە من ڕاپەڕێنیت دە ڕەفیقەکانتم بەرێ با قسەیان لەگەڵکەم بزانم لە ڕاپەڕێنیت وتی بڕۆ قەنعاتی بێ ڕەفیقەکانم لە چون بۆ هەناڕنین لە هەڵەبجە وتم هەژار عەقڵم نایە بڕێ بەو خوای لە ڕاپەڕێنیت کەویستە وەختی هەناڕێنینی هەژار دایخسە بسەمە کە دایخسە دەریاتە دایخسە قسەم لەگەڵ نەگەیتی منیش خۆ چوزانم شەڕە خوا ئاگادارە هەر ئەخڵم بۆی نەچوە شەڕ و شت بێت هەر لە خۆمەوتم تەلەفۆنم بۆ کردەوە هەڵی نەکرد تەلەفۆنم بۆ کردەوە جارێتر هەڵی نەگرت سبحان الله ئەو شەوە تاخوا ڕۆژی باقی کردەوە خەوم لێ نەکەوت ئەم دیوم کردو ئەو دیوم کردو ئەم دیوم کرد خەوم لێ نەکەوت وەڵا وەختێ بەیانی مەلا بانگی هەڵسام نوێژەکەم کرد و دنیا ڕووناک بۆ چوون بەنان کە چوون بەنان لە نانەوەکە دوو پیاوتی ئەزانی پێشمەرگی سەحافی کرد لە کەرکووک سبحان الله نەمزانی چۆن نانەکەم وەرگرت و ڕام کردەوە بە ماڵەوە تەلەفۆنم بۆ میکرد هەڵنەستا کە تەلەفۆنم بۆ میکرد هەڵنەستا بوو هەر لە خۆمەوە تەلەفۆنم بۆ خۆشێکی تەلەفۆن داخراوە وەڵام منیش چی بکەم چارە چیە لە خۆم تەلەڤیزیۆنەکانم کردەوە خستمە سەر کورسات ئاگربارانە خستمە سەر کەناڵی یەکێتی گەلی کوردستان هەرaynیشی بۆ هەستە شەڕ ئەو هاتیوە لە کەرکووکە وەڵای تر منیش چی بکەم هەر ڕۆژ نەنان بخورا نەچان بخورا هەر تەلەفۆنم کردوم هەڵۆ هەمیش ئەڵادی نەکرد هەر تەلەفۆن بۆ خۆیەکەم و هەڵی ناگرێ وەڵا دوایی ئەم هاتە خواروتە بۆ تەلەفۆنە کردوم جووتیار هەژار تەلەفۆنەکەی داخراوە شەڕیشە گرەکتی باڵێ مردم لە شەڕێکی کوا شەڕە وتم بڕۆ چی شەڕ نییە بڕۆ سەری تەلەڤیزیۆن کە بیکەرەوە تەلەڤیزیۆنەکان شەڕە هەژار لە کەرکووکە وتی بڕا قۆنەعاتی بێ بە خۆتی نەوتۆ لە کەرکووک نیم شەو باوتی لە ڕاپەڕێنم بەس لە ڕاپەڕێن نییە وەڵای تر چی بکەم وەختیە دوایی خۆم دەوامە بوو لە مەکتەبی هین ئاڤێستە تەلەفۆنم کرد بۆ مدیرەکەمان مامۆستا شارە ئەنا بۆ مەکتەب تتی بۆ باجی بێ تم هەست دەکەم شەڕێک کوڕەکەم دیار نییە چۆن دیار نییە باجی بێ بڕۆ قەناعەتی بێ دیار نییە کوڕەکەم وڵای تر هاتە خوارەوە تەلەفۆن لەسەر تەلەفۆن بۆ ئەمی هەڵی نەیەگرت وڵای ترم هات ئەوەی پێنە چۆ سەر هاتە خوارەوتی بێ بڕ با بڕێن بۆ کەرکووک بۆ هەولێر بۆ وڵا هەژار بەرینانە بەس لەخوا بە زیادە خۆی قسەی و برێنەکانی سووکەش کرد وڵا چین خوشکێکی ئەممان هەڵگرت و ڕۆشتین بۆ هەولێر کە چین بۆ هەولێر چوینە خەستخانەی پار لە ئیسکالاماتەکە وتی دایکی پێشمەرگەکەی وتم بەڵێ وتی بڕۆ بۆ سەرەوە وڵا کە ڕۆشتمە سەرەوە وتم کوڕەکە گیان وەرتی وەلای چی هاتی وتم وەلای هەژار وتی دایەگیان لیستە ناوێت چیتە ژوورەوە وتم کوڕە بم بەرە ژوورەوە ساقۆم خێر دەکە تێ بەخوا ناتوان بووکەمە ژوورەوە وڵای تر دانیشتم حتا ڕۆژی دوای دانیشتم ئینجا بینیم ڕۆژی دوای کە چووم چی ببینی گیانیتە بۆ قیری ڕەش دەموچاوی ڕەش و دایکە من پێکە جوان بیواگە هاتمەوە دەر بە گریان وتم بە خوشکەکەی نووسەر بۆ مەچۆ تی بۆ
ما ئەو ڕەوە ڕوخسارە جوانی ئەو سای لە بەرچاوە بێستەمەی مەچۆ دەموچاوی ڕەش بووە وڵای تر وەستاین و توای بە دکتۆرێکم بم بەرەوە بم کەرۆژ و لەوتی بووە دەمەستەکەم ئەو کوڕی من نییە کوڕی من زۆر جوان بوو دایکم هەژار نییە بە دێوە هەژارە تۆ من بەرەژوی بم کەرەژوو ناونیشانی هەیە بەسەری ناونیشانەکانی کەم ئینجازەم کوڕی منە تی ناونیشانی چی بکە قاچی ناونیشانە هەیە بە قاچی ناسمە وڵا کە چون چەفچەفەکەم وڵای سەری قاچیم کرد قاچی ماچ کرد ژێری پێ ماچ کرد زەرزەد و بوو سار ژێری پێی هەم دوو پەنجی ئاولچکا بوو بەیەکەوە قاچی هەردوو قاچی کاتمە دەرەوتی ئەوە بووتم بەڵێ کەوتی ئەو بوو تر وەڵا هاتمەوە دەرەوە ئەو دووسێ ڕۆژە هەر لێ بووین ماڵێکی خزمان شەوانیان بردینەوە بە ماڵی خۆیان ماڵیان ئاوا بێ شانە چوینە بۆ ماڵی ئەوان و لەوێ خەوتین و بەیانی هاتین و بە خەستەخانەکە وەڵا لە خۆم ئەو ڕۆژەکە هاتمەوە خەستەخانەکە وتم دوو کچمان هاتە بوو وتم بۆ ڕووبار ڕای کرد سۆکار ڕۆژ بەجێ یەشتین هیچ نییە بەیگیان مەترسە خوا گەورەیە بەخوا هەژار نماوە دەتخوا بە هێما مەڵی خوا گەورەیە بە بیشتی خراپ مەڕۆ وڵا کە چوومە خەستەخانەکەی تر گوێم لە دەنگ دیدنەوە ئەگریانینێ بوو وتی بەرە دا مەسادەکەکەم وتم بە مەسادەم نای بە قادرمەکانە سەرەکەم دەڕێ مەسادە ناست وڵا بە قادرمەکانە سەرکەوتم کە سەرکەوتم ئەمما دانیشت بوو خزمەکانی خۆشمان ئامۆزاکانی تەماشاکەم ئەنۆر چییە دڵی ناوێز بڵێ فەرهاد چییە هیچی نەوت وڵا خەریب لە قادرمەکان خۆم ئەڵەمە خوارە و برازایەکی ئەم گردمی دی ئامۆژن تو چیەکەی با نەمێنم دوای هەژار بۆ بمێنم وڵای تر هاتمە خوارە و سەڕاست خۆشە وی کە پێی ناخۆن خوا پێی ناخۆن بۆ جنوێ بە پارتیمە ئەمەنم جنوێیە ئەمەنم جنوێ حتا دیتیم مەهمووی بەوەنەی ڕیفرادۆمەکەی ئەم بە ناوسک بە ئاوە و کوڕەکەی من وای لێها لە دوای ئەمڕوو داوانە ئەو دۆخەی لەو ناوچانە هاتنە پێشەوە پارتی دیموکراتی کوردستان پشتی لە کەرکووچیەکان کرد و ئەو شارەی بەجێهێشت یەکێتی تاکە هێزی سیاسی بوو کە کەرکووچیەکانی بەجێ نەهێشت و ئومێدی بۆ کوردی ئەو شارە گەڕاندەوە تا دواتر لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە دەنگی کورد زۆرینەی ئەنجومەنی پارێزگاکەی بەدەستهێنایەوە و سەرەڕای هەوڵی زۆری پارتی و عەرەبە شۆفێنیەکان و تورکمانەکان تا نەهێڵن پارێزگارێکی کوردی دڵسۆز بۆ ئەو شارەدا بنرێت یەکێتی پارێزگارێکی کوردی دوای 7 ساڵ بۆ شارەکە دانایەوە دوایین هەنگاوی شکست خواردووی پارتیش لە کەرکووک تۆمارکردنی سکاڵایەکی یاساییە دژی دانانی پارێزگارێکی کورد بوو ئەو شارە ئەم سکاڵا یاساییەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە باڵی خۆسەپێنی ناو پارتی چاویان لەسەر کەرکووک بووە و نایەنەوێت پارێزگارێکی کورد و یەکێتی پارێزگاری ئەو شارە بێت.